بەرهەمهێنانی کارەبا لە هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 615 مێگاوات زیادی کردووە. لە هەمان کاتدا داهاتی کارەباش زیادی کردووە کە تەنها لە 6 مانگی ئەم ساڵدا داهاتی کارەبا لە 289 ملیارەوە بەرز بووەتەوە بۆ 740 ملیار دینار. وەزیری کارەبای حکوومەتی هەرێمیش دەڵێت پێدانی سەعاتەکانی کارەباش بۆ ماوەی 3 سەعات زیادی کردووە. بەرهەمێنان ئەوە نوکەمە هەی 3500 هەتا 3600 بۆ زستانی ئەم هەتا 4000 مێگاواتاژی ئەم دێچن ینی زیاترژی دێلێت بەس خواست لەسەر کارەبێ زستانی ینی هەتا 6500 مێگاواتاژی بەرهەمێنان vê kabînêda 615 مێگاواتî زێدە بوون و ئەم تەوەقعکەن هەر دیمای ئەف ساڵادا مەشروعی دێرالوژی هەندێک تەولیداتی بێتەنا. یەکێک لەو میکانیزمانەی گیراوەتە بەر بۆ بەرزکردنەوەی سەعاتەکانی کارەبا دانانی پێوەری زیرەکە کە تا ئێستا وەکو بریکاری وەزارەتی کارەبا ئاماژەی بۆ دەکات زیاتر لە 1 ملیۆن پێوەری زیرەک بەستراوە کە دەکاتە نزیکەی 68%. لەگەڵ ئەوەش دەتوانراوە 22,000 سەرپێچی کارەبا ڕابگیرێت کە بەهۆیەوە نزیکەی 34% بە فیڕۆدان کەمی کردووە. ملیۆنێک و 20,700 ئەوەنگە بەستراوە ئەنیتە نزیکە ملیۆنێک و 21,000 بەستراوە ئەوانی تریشی لە ڕێن ئەیبەسین بۆیان و ئینشەڵا خۆی دوو بەشە بەشێکیان هاردوێرە بەشیان سۆفتوێرە هاردوێرەکەی محاولەکەین ئەم ساڵ تەواوی بکەین سۆفتوێرەکەی مێنێتەوە لە ساڵی داهاتەوە سۆفتوێرەکەشی ئینشەڵا تەواو بێت. لە ئێستادا لە هەرێمی کوردستان نزیکەی 3500 مێگاوات بۆ 4000 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنرێت بەڵام خواستی هاوڵاتی لەوە زیاترە کە دەکاتە نزیکەی 6500 مێگاوات کارەبا. لە هەرێمی کوردستانیش نزیکەی 1 ملیۆن و 700,000 هاوبەشی کارەبا هەیە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.